ئەو دەریاچەکەمان لە 7 ملیارە پڕەبێ و وەکو بەڕێزت وتێتەوە و 7 سانتیمەترمان ماوە بۆ پڕبوون، یعنی لە مەترێک کەمتر بەنسبەت دەریاچەکەەوە هەتاکو ئەمڕۆکە و ئەو شەونەخونەی کە ئێمە ئەیشێشین بە دیار بەنداوەکەوە دروستە لە ڕووی هوەریەوە هیچ کێشەیەکمان نییە تاکو ئیستا و بڕی ئاوەکەشی تەبعەن سامانێکی نەتەوایەتیە بۆ کشت و کاڵ بۆ خواردنی لێرەوە ئاوی خواردنەوە تاکو و تووس خوڕمات و بە پارێزگای کەرکووکیشەوە لەسەر دەریاچەی دوکانە و هەروەها بۆ کشت و کاڵ سوودێکی چاشی لێ ئەبینرێت و هیچ مەترسیەک نیێت. خۆی لە ڕاستیە لە تەمەنی بەنداوەکە کە 64 ساڵە 4 ساڵ ئەم منسوبەمان بینیوە کە سەلامەت بۆ، بەڵام لە کۆتایی وەرزی خەزنە. ئێستا 2 مانگمان ماوە بۆ کۆتایی وەرزی خەزن و ئیسا گەیشتوینەتە ئەوێ بۆیە و دا ئەندێکەوە بە تەواوەتی پڕی بکەین لە کۆتایی وەرزی خەزنە ئاو ساڕێژ ئەکات و لەو دامەزراوەیە کە پێوتێ دامەزراوەی کتوپڕی بێڵماوە سپێڵەوەی ئاوەکە دەرچێت و ئینشەڵا هەموو شتێک بە ڕێک و پێچی ڕۆبەڕێەوە.